ئەمڕۆ کۆنگرێنێتەوەی کوردستان کەنەکە لە کەرکووک کۆبوونەوەیەکی فراوانی دەست پێ کرد و سەرجەملایەنەکانی باشووری کوردستانیش تێدا بەشدار بوون. کۆبوونەوەکە 2 ڕۆژ دەخایەنێت و ئامانجی ژلەی خەباتی هاوبەشی نێوان هێزە کوردیەکانە. بە مەبەستی گفتوگۆ دەربارەی چۆنێتی چارەسەری پرسەکانی باشووری کوردستان و چالاکی هاوبەشی نێوان هێزە کوردیەکان کەنەکە لە شاری کەرکووک کۆبوونەوەیەکی بەرفراوانیان دەست پێ کرد. لە کۆبوونەوەکەدا نوێنەری هەریەک لە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانی عێراق و بزوتنەوەی گۆڕان، یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و پارتەکانی تری کوردستان تێیدا بەشدارن. هاوسەرۆکانی کەنەکە نیلۆفەر کۆچ و دکتۆر ڕێبوار ڕەشید و ئەندامی دیوانی گشتی بەڕێوەبەری کەنەکە دکتۆر کامەران بەرواری و ئەندامی کەنەکە زەکەریا عەبدوڵڵا بەشداری کۆبوونەوەکەیان کردو. سەر لە بەیانی ئەمڕۆ بە دیوانی سەرپەرشتیاری کۆبوونەوەکە هەڵبژێران. هاوسەرۆکی کەنەکە نیلۆفەر کۆچ لە دەستپێکی کۆبوونەوەکەدا بەم شێوەیە باسی ئامانجی کۆبوونەوەکەی کرد. لەسەر بەسرێکی باشووری کوردستان بەئاخرن ئێمەش کەنەکە بکاربن بارێ پرسکەرێکیان هەرێمی باشووری کوردستان پاردا بکەن. پاشان هاوسەرۆکی کەنەکە دکتۆر ڕێبوار ڕەشید لای خۆیەوە بەم شێوەیە قسەی کرد. سڵاوی زۆر گەرم لە 18 ساڵی بەرخۆدانی ئێمرالی لە دەیان هەزار زیندانی سیاسی لە باکووری کوردستان لە بەرخۆدانی قەندیل لە هەموو ئەو هەورە هەواڵانی کە بەڕاستی دەدڵەوە کوردستانیانە بیر دەکەنەوە و تێدەکۆشن و خەبات دەکەن. مەسەلەی کێشە سیاسەکان کە ئێمە سیاسەت چۆن دەبینین، سیاسەت وەکو ئامرازێک دەبینین بۆ لێک تێگەیشتن بۆ دانانی پرۆژە و بە ئەنجامدانی ئەو پرۆژانە.